لرقي بياوكي خوي ستاندو بو منطقي لاي ريزان ومنطقي بازاني هالبجادية ببي قصي دايتشي كلا إفادة كبازك دار إما لبروي خلش منطقي سريشمين لاي منطقي ديانا ولقل ما مستيكاني هاو بيشي لقطاب خانكي سنزارك بو سيران وقشت سونة تسر آي ريزان لويا أو رقايا شارزاب أو رقايا قرتوا لويا انتحاري كردوا خوي كشتوا أو قصي دايتشي أمن دايتشي شهيد جيهان أمن حتى هسه دزايم كتكم كجراية حتى هسه هيك نمقوت روجك جيهان انتحاري كت أمن وقت روشتم لهولية تار مانك لك كتكم معاملة هي لكركوك قلتم جيهان حزم برم لكركوك إيش هي قلت دايم من ناتوانم بس هي خون دبم هولية خونية زيك لكركوك روش مان بكوستر لكركوك عاتم لكركوك دروم لقري لبازار بزردبي والله ريقك جار بجار ساعتك دكا دريم جيهان لو اوها اتو دري دايا من سياقة خون باشتية كوك شكم دتواني دروي لو ملا بارزان بس بليه من شكم هي كشكم كجرايا امش قوتم ببوليسي ملا بارزان قوتم كشكم شكم هي بميردي خوي وعائلة خوي او محامي دروزن اوش دري اتو اوها قوت يا من بحياتي هيش نمقوت بس اني كتكم اقع اوها ام قوت او محامي لدرتي خوامان داني او دروزن دري اتو كتكت قوتي انتحار كذا من هيش نمقوت كتكم بس قوت مشكم هي بعائلة ميردي خوي وميردي خوي هسه عم نشكم هي بحكومة كو اجا كتكم انتحار دكاي لو بلا مالي خوي انتحار ناك لو دروي لو ملا بارزان كتكم ناتواني سياقه دكاي لولا او جيك خطره اما روشمان لحد جي حادث ديتمان او ريقك كوبو كم ناتواني چند لميجا سياقه دكاي ناتواني بو ريقه بس زور روشمان اولا اصلا ريزمان هي بو همولايك من وكو كذا كما باوكي مامۆستا جیهانی ئێوانە بێژی ناڕازی دەدوێم کە ئەم لینکە ڤیدیۆیە بۆ هەموو تاکە کوردێکی ڕادەگەێنم گوێویستی دەنگی من بن هەروەها ڕەنگی منیش ئێمە وەکو خانەوادەی شەهید مامۆستا جیهان تەها کە تیرۆر کرا لە بلەوبارزان ساڵێک و حەوت مانگ لەمەوبەر کەسێک کە بریکارداریمان بەناو کردووە کە بەکاری خۆی هەڵبستێت وەکو پارێزەر کە ناوی بەشدار حەسەن پێشی 3 ڕۆژ لەمەوبەر لێدوانی داوە بە ناوی خانەوادە قسەی کردووە و کە کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی بووە لە ڕێکخراوی هەفتەی شوبات ئەم لێدوانانە کە داویەتی دوورە لە ڕاستی چونکە ئێمە بریکارداری کە بەناومان کرد ڕەتمان کردەوە و وەریشمان گرتەوە پێشی ساڵێک ئێمە لێرەوە لە ڕێگەی ئەم ڕاگەیانە ڕادەگەێنین ئەم پارێزەرە هیچ مافی نییە بە ناوی خانەوادەی ئێمە بدوێت چونکە ئەم دوانە کە ئەو کوردێتی هیچی ڕاست نییە دوورە لە ڕاستی بۆیە منیش وەکو باوک دەدوێم کە ئەم ڕاستیە بۆ بەڕێسا ڕادەگەێنم کە ئەو پارێزەرە بە ناوی بەشدار حەسەن هیچ مافی نییە بە ناوی ئێمەوە بدوێت و پارێزەرایەتی لێ ساندراوەتەوە چونکە ئێمەش گومانمان هەبوو بەرامبەر بەو پارێزەرە ئەم لێدوانانەی داوا بنگوێی خوێندراوە کە ئەو قسانە کە کوردێتی لەو کۆنگرەی ڕۆژنەمەوانی ڕێکخراوی هەفتەی شوبات ئەو لێدوانانەی داوا دوورە لە ڕاستی هیچی ڕاست نییە ئەوەی ئێمە دەزانین وەکو خانەوادەی مامۆستا جیهان دەزانن کە تیرۆر کراوە چونکە کەسێک وەکو ئەم ئافرەتە ناتوانێت ئەم چیا و دەشت و هەوراز و نشیوان تیاکان ببڕێتەوە کە خۆی بگەێتم لەو بارزان بۆیە ئێمە بە تیرۆر ئەیزانین وەکو خانەوادە یان وەکو
دایک و باوکی کەسایەتی مامۆستا جیهان دەزانین چی دەگوزرێت لە ناو ماڵی ئەو، چونکە ئەو وەکو مامۆستای وانەبێش کە ناڕازی خۆی دەربڕی لە چەند خۆپیشاندانێکیش بەشداری کرد کە داوای مافی مامۆستایان و فەرمانبەران دەکات وەکو نوێنەرێک بوو کە یەکێک لە مامۆستایانی ناڕازی ئەوانی کە نەمەزراون داوای مافی خۆی کرد، چونکە لەسەر ئەم مافە ئێمە باوەڕێکی تەوامان هەیە کە تیرۆر کراوە، چونکە ئەوە تێ خاوەن تڕمبێری خۆی بووە یان ساری خۆی بووە ترساوە دەرەوەی شاری هەولێر بچێتە دەرەوە، چونکە دوو سەفەری هاتە پێش، یەک لە بۆ کەرکووک یەکی تریش لە بۆ سلێمانی کە نزیکترین شوێنن شەقامەکانیشیان سەلامەتە. ئەگەر بێت و ئێمە وردبیری دەکەین چونکە کەسایەتی وەکو مامۆستا جیهان ناتوانێت ئەم ڕێگایە دوورە ببڕێت کە بگاتە بلەوبارزان بە تاقی تەنیا کە لەوێ ئەم ڕووداوی هاتوچۆکە لە قەڵەندراوە بەڵکو ڕووداوی هاتوچۆ نیە. ئێمە باوەڕێکی تەوامان هەیە کە ئەمە دەستی تیرۆری تێدایە لەلایەن بنەماڵە. ئەوەی لە لێدوانەکەی پارێزەر بەشدار حەسەن کە لە لێدوانەکەی دەڵێت کێشەکە کێشەیەکی کۆمەڵایەتیە، نەخێت، کێشەکە کێشەیەکی تۆ کۆمەڵایەتی نییە کە لە خۆپیشاندان چەند خۆپیشاندانێک بەجاری کردووە مامۆستا جیهان بە کێشەی کۆمەڵایەتی ئێمە نایزانین، بەڵکو کێشەکە کێشەیەکی ماف و خواستەکانی گەل و فەرمانبەران و مامۆستایان ئەوانی کە داوای موچەی خۆیان دەکەن. ئیتر پارێزەر بەشدار حەسەن دەیەوێت ئەم کەیسە یان ئەم بابەتە بەلاڕێ ببات بیکاتە کێشی کۆمەڵایەتی. ئێمە لەگەڵ ئەم کەیسە دانین، بۆیە ئەم قسانە کە لە لێدوانەکەی ڕەتی ئەکەینەوە و هیچی ڕاست نییە بەڵکو دوورە لە ڕاستی. ئیتر ئەم ڕاستیانە ڕادەگەێنم دەربارەی کە ئێمە خانەوادەیەک یان خێزانێکی ڕاستە کە ئێمە خەڵکی سرێشمەین. ئەوەی لە لێدوانەکەی پارێزەر بەشدار حەسەن کە دەڵێت دایکی دەڵێت ئێمە خەڵکی سرێشمەین، ڕاستە ئێمە خەڵکی سرێشمەین، بەڵکو دایکی مامۆستا جیهان نازانێت وشەی سرێشمە لە دەمی بێتە دەر، شارەزای ناوچەکەش نییە. ئێمە ئەچینە سەر بابەتی مامۆستا جیهان کە لێرە پارێزەر بەشدار حەسەن دەڵێت مامۆستا جیهان لەگەڵ مامۆستایەکان چەند جارە سەیرانی کردووە لە دەشت و دەر و لای ڕێزان. ئەو قسانە ڕاست نییە، دوور لە ڕاستیە، چونکە مامۆستی جیهان نازانێت بە هەموو تەمەنی خۆی جارێک دوو جار نەچووە چاوی بە سرێشمە نەکردووە.